شەهیدکردنی هاوڕێمان گوڵستان و هێرۆ کاریگەری ڕۆڵی ڕۆژنامەوانی ژن دەستنیشان دەکات بە تایبەت لە باشووری کوردستان کە هەموو چەشنەکانی تونند و تیژی دەست درێژی و هەراسانکردن بە کاڵاکردنی ژن و داگیرکاری خاک و کولتور و زمان ڕوبەڕووی ژنان و بە تایبەت ژنانی ڕۆژنامەنووس دەبێتەوە. ئەم بە ئامانجگرتنە دەری دەخات ژنانی ڕۆژنامەنووس بە قەڵەم و کامێرەکانیان ڕووی ڕاستی داگیرکاری و کۆیلەکردنی کۆمەلگەل لە کەسایەتی ژندا هەڵدەماڵن و پیلانەکانی سیستمی سەرمایەداری و بەرژەوەندی خوازی و پیاوی سەردەست دەخەنە ڕوو ڕێبازی تێکۆشانی ژنان لە پێناو ئازادی و حەقیقەتدا دادەڕێژن. لە کاتێکی وەک ئێستادا کە هێرشە هەمەلایەنەکان چڕ بوونەتەوە ژنانی ڕۆژنامەنووسی ئازاد لە باشووری کوردستان و هەموو ئەو ڕۆژنامەنووسانەی کە دەنگ و قەڵەم و کامێراکانیان لە پێناو نیشتیمان و خاکەکەیاندایە لە بەردەم ئەو مەترسیەدان کە هاوشێوەی هاوڕێیانمان بکرێنە ئامانجی هێزە داگیرکاریەکان بە تایبەت دەوڵەتی تورکیا. مێژووی ڕاگەیاندنی کوردیش خاوەنی نەریتێکی گەورەی بەرخۆدانە. ئێمەش وەک ژنانی ڕۆژنامەنووس درێژە پێدانی ئەم نەریتین چونکە مێژووی ڕاگەیاندنی ئازاد یەکسانە بە مێژووی بەرخۆدانی گەل بە خوێنی هاوپیشە و هاوڕێ و ڕۆژنامەنووسەکانمان کە درێژەیان بە نەریتی ڕۆژنامەوانی ئازاددا تا ئەم ساتەش ئەم بەرخۆدانە بەردەوامە. ئێمە وەک ژنانی ڕۆژنامەنووسی ئازاد لە باشووری کوردستان ئەم هێرشە سەرکۆنە و ڕسوا دەکەین، نەفرەت لە بکەرانی دەکەین، کۆمەڵگەکەمان هۆشیار دەکەینەوە کە ئەگەر مەرامەکانی تورکیا سەر بگرێت هیچ کەسێک لەم باشوورە بەوانەشی کە شەڕ لەسەر دەسەڵات دەکەن پارێزراو نابن. داوا لە سندیکاکانی ڕۆژنامەنووسان، ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی و ژنان، حیزب و لایەنەکان و دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان و عێراق دەکەین لە ئاز ئەم هێرشەدا بێدەنگ نەبن، دەنگی خۆیان بگەێنە هەموو ناوەندە نێودەوڵەتیەکان و لایەنە پەیوەندیدارەکان و ببنە ڕێگری لە بەردەم هێرشەکانی دەوڵەتی تورکیادا. چونکە بێدەنگیان دەبێتە ڕووڕەشی مێژووی. دەشمانەوێت بەگەلی خۆمان بڵێن ئەم هێرشانە ناتوانن تەنها یەک هەنگاو بەرەو دوامان ببن. ئێمە دەبینە دەنگی ئەو ڕاستیەی کە ئەمڕۆ گەلەکەمان باوەڕی پێێتی. لە کۆتاییدا ماوە تۆ بڕین قەدەغەکردن، گوشار، تۆقاندن، تیرۆرکردن هەرگیز ڕۆژنامەنووسان لە ڕێگای ڕاستی دوور ناخاتەوە. ژنێکی ڕێخستوو لە ڕاگەیاندندا دەرخەری حەقیقەت و ئازادیە. پێکەوە ناهێڵین کامێرا و قەڵەمەکەی گوڵستان و هێرۆ لە زەویدا بمێنێ و درێژە پێدەری ڕێبازەکەیان دەبین. ژنانی ڕۆژنامەنووسی باشووری کوردستان. دووبارە سپاس. کەناڵەکانی ڕاگەاندن لێرە بەڵام وێدەوار بوون کە بەشێکی زۆر لە ڕۆژنامەنووسان و میدیاکاران کە هاوپیشەی ئەو ڕۆژنامەنووسانە بوون لێرە حزوریان هەبووە وەک جۆرێک لە بەشداریکردن لەم ناڕەزایەتیە فشارەکانمان گەورەتر بووە چونکە تەنها ئەوەی کە بەرامبەر ئەو ڕۆژنامەنووسانە کراوە ڕەنگە بەرامبەر هەر دابەزەوەکی میدیاییتر لە هەرێمی کوردستان بکرێت. بۆیە ئومێدەوار بووین کە میدیاکاران و ڕۆژنامەنووسان لە پشتمانەوە ئێستا ژمارەی زۆریان لێرە حزوریان هەبووە و لەم ناڕەزایەتی و لەم کردبوونەوەیدا بەشدار بوونایە. بەڕێزان بەداخەوانێ ئەوەی کە ئەو تاوانەی کە دوێنێ ڕوویداوە تاوانی جەنگە کە ئەوەی کە لە راپۆرتەنە دەوڵەتەکانە بەردەوام باس لەوە دەکرات کە هەرێمی کوردستان ژنگەیەکی مەترسناکە بۆ کاری ڕۆژنامەنووسی ڕۆژنامەنووسان گیانیان پارێزراو نییە. زۆر جار بەرپرسانی ئەم هەرێمە ئەویان دەوت کە ئەمە جۆرێک لە جۆرەکان موبالەغەی تێدایە بۆ شێوەیە نیە بەڵام ئەوەی بۆ پشتڕاستکردینەوە ئەو ڕووداوە کارە ساتی دوێنێ ئەو تاوانە گەورەی دوێنێ ئەوەی بۆ پشتڕاستکردینەوە بەڵێ ژیانی ڕۆژنامەنووسان لە هەرێمی کوردستاندا لە مەترسیدایە. هەموو ڕۆژنامەنووسانی هەرێمی کوردستان ڕەنگە لە هەش ئان و کاتێکدا بێت بە ئامانج بگیرێن. ئێمە لە فیدراسیۆنی ڕۆژنامەنووسان و نووسەرانی سربەخۆ ڕۆنووس وێڕای بەتوندی ئیدانەکردنی هێرشەکە کارەکە بە هەوڵێکی ترسنۆکانە و پێشێلکردنی سەرجەم بنەما و بەندەکانی مافی مرۆڤ دەزانین و پێمان وایە دەستبردن بۆ ژیان و گیانی ڕۆژنامەنووسان لە ململانێ سەربازی و ئەمنیەکاندا کارێکی زۆر نامرۆڤانە و شەرمهێنەرە بۆ ئەنجامدەرانی. هێرش و پەلاماری تیمی ڕۆژنامەنووسان لەژێر هیچ ناوێکدا جێگەی نابێتەوە. لە یاسا نێودەوڵەتیەکاندا بە تاوانی جەنگ هەژمار دەکرێت و ئەنجامدەرانی سەرکۆنە دەکرێن و لێپرسینەوەیان لەگەڵ دەکرێت. ئێمە لە فیدراسیۆنی ڕۆژنامەنووسان و نووسەرانی سربەخۆ ڕۆنووس داوا دەکەین فشارێکی نێوخۆیی و دەرەکی بەرفراوان دروست بکرێت بۆ ڕاگررتنی ئەو هێرش و پەلامارانەی کە ژیان و گیانی خەڵکی هەرێمی کوردستانی خستۆتە مەترسیەوە و داگیرکارانی خاکەکەمان بە ناوی ڕوبەڕووبوونەوەی دوژمنەوە هەر ڕۆژە و لە شوێنێکی ئەم نیشتیمانەوە
گیانی هاونیشتیمانیەکانمان دەکەنە قوربانی و ئێستا کار گەشتۆتە ئەوەی دەست ببرێت بۆ ژیانی ڕۆژنامەنووسانیش. ئەو کردەوە نامرۆڤانە تیرۆریستیەی دەوڵەتی تورک شەرمەزار دەکەین. دەوڵەتی تورکی فاشست و دڵپڕلەقین بە هاوکاری خیانەتکاران و خۆفرۆش سەر لە بەیانی دوێنێ 23/8 لەسەر ڕێگای سەی سادق قەڵەبجا ئۆتۆمبیلێکی سیڤیلی دەستگای ڕاگەیاندنی کۆمپانیای چەتر بە درون کردە ئامانج. بەداخەوە بۆ هۆی شەیدبوونی دوو ژنە ڕۆژنامەنووسی ئازا و ئازاد بە ناوەکانی هێرۆبەهادین و گوڵستان تارا و هەروەها برینداربوونی هاوکارێکیان بە ناوی ڕێبین بەکرد. ئێمە لە کاتێکا ئەو کردەوە تیرۆریستە نامرۆڤانەی دەوڵەتی داگیرکەری تورک بە توندی شەرمەزار دەکەین کە پێشەلکاریەکی ئاشکرایە دژ بە هەموو یاسا و ڕێسانیە و دەوڵەتەکان و بەها ئەخلاقیەکان. لە هەمان کاتە داوا لە ڕێکخرا و سەندیکاکانی ڕۆژنامەنووسان و ئازادی خوازان و ڕاگەیاندکارانی خاوەن ویژدان و ئازاد و گەلی وڵات پارێز دەکەین. لە ئاست ئەو کردەوە تیرۆریستیە بێدەنگ نەبین و بە یەکگرتووی دژ بەو تیرۆرە داگیرکە بەو تیرۆرەی داگیرکەران و هێڵی خیانەت ڕابوەستین. ئامانجی فاشیزمی تورک لێدانە لە دەنگی ئازاد و حەقبێژی ئەو ڕاگەیاندکارانە بە ئازایەتی دڕندەی بە ئازایەتیەوە دڕندەی ڕاستی دوژمن بۆ ڕای گشتی ئاشکرا دەکەین. ئەو ڕێکەوتن و لێک تێگەشتنەی پارتی و بەرزانی و حکومەتی سوودانی لەگەڵ دەوڵەتی داگیرکەری تورک دژ بە هێڵی ئازادی خوازی و نیشتمانپەروەری و ئازادی ڕاگەیاندنە لە هەرێمی کوردستان. دژ بە ژنانی ئازاد و پێشەنگی کورد ڕۆژێ لە فەڕەنسا ژنانی بێچەکی وەکو ئەڤینگۆیی و هاوڕێکانی دەکەنە ئامانج و ڕۆژێ لە سلێمانی ناگیهانا کەرسال ئەمڕۆ گوڵستان و گوڵە هێرۆکەی ڕاگەیاندن بەردەوامبوونی ئەو هێرشە خوێنی و ئەو ڕۆژنامەنووسان و هاوڵاتیانی مەدەنی و بۆمبارانی گوند و ژینگەی کوردستانە. ئەنجامکردنی کەسانی ئازادی خواز کە گەینا دەنگی ئازاد و دۆخی ڕاستەقینەی داگیرکەری بندستی گەلەکەمان بە هەموو شێوەیەک شەرمەزار دەکەین. لە دواهمین ڕووداو کە ڕووداوەکەی دوێنێ ڕێگای سەی سایق بوو کۆمەڵەی ڕۆژنامەنووس و مرۆڤی ئازادکرانە ئامانج ئەمش کار چەند جاری تورکیا داگیرکەرمان پێ نیشان دەداتەوە کە تێدایە ئامانجی سەرەکی ژنانن و بۆ هەموو سەلمان کە تورک و هاوشێوەکانی ترسێکی زۆریان لە دڵدایە کۆبووتەوە لە بەرامبەر ژنانی تێکۆشەر و خاوەنی ئیرادە. ڕێگای هێرۆ و گوڵستانەکان ڕێگای ئێمەیە و درێژی پێدەرە و ڕێبازانین سووری لەسەر تۆڵەی خوێنی ئەوانە لە نۆکران و چاوساغانی دژمن بژی تێکۆشانی چاپەمەنی ئازادی بمرێ خیانەت و خۆفرۆش.